يوسف ورع
Thank you.
بداية تبرد.
Yazdım, başlama planı sonra kimseye var. Profesör Hizmet. Piramizde geldi, demrine akram yurrani bilmiyorum. Naz'da da mesela. Naz'da bir şey ister.
Yemiş bizi de. Ne vereceğiniz o zaman? أنا بس مدمن.
كده ندمنا شوف. Tiene que. سەرتا بەنای خوای کە ئەوڕۆ یاریمانە لە کەسا خۆی یاریش باشمان کرد کە تەعادول بین فرسەی زۆرمانە بوو کە گۆڵکەین سەرکەوتن بەس بین کە پێشکەوتنی گۆڵمان خواردەوە دەماتوانی گۆلی دۆمیش بکەین بەس پەلەپەلەمان پێوە دیار بوو کە لە یاری ڕابردووش شکسمانە بە ئەوە بردمانەوە یاریزانەکان تۆزێک شبرزە و شتانە بوون کە هاتنە یاریش هەوڵماندا بەس سێ خالیەکە یاریەکە بەدەست بین بەس ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو ئەنجامی باشتر بەدەستێن و سەرکەوت بەدەستێن. دوای سەرکەوتن بەسەر هەولێر پایتان ناو یاریگەی پێشمەرگەی هەولێریش خاڵێک بەدەستبێنەوە بۆ خاڵە غازی بوون دەست پێ بتوانین بڵێن بە ئەدا باش نەبوون. دەست پێکی زۆر جار الحەمدوللا ینی هەر بۆ وەختەکەدا گوت ینی نقطەکەش دورانی چێترا ینی بۆ مەسەلەن پێشمەرگە فەریقێک بچیکە و پێشمەرگە فەریقێک مازنەوە و خواستەمان ینی پێشمەرگە ساخۆدە فەریقێک گەلێک باشە و زۆر جار الحەمدوللا ژمەشی مقابل پێشمەرگە ینی مەگەلە باش لعبت کرد فرصة بۆ مەچی مە فرصت خۆشی استغلال نەکردن و ئینشاڵڵا داویزکن بۆ لعبە بێتە.